لە ماوەی ڕابردووە دوو لە هونەرمەندانی دیاری بواری سینەما و هەروەها بواری شانۆ و دراما ئەوانیش هەرێک لە هونەرمەندان هادی محمود و هەروە هونەرمەند دێنێ بەکر کە هەر لە پرۆگرامی کورسات مەگەزینەوە ئاماژەمان بە مەرگی لە ناکاوی ئەو دوو هونەرمەندە کرد کە بەداخەوە کە لەنێکی گەورەیان لەنێو دنیای هونەری کوردیا بەجێهێشت. ئەمڕۆ لە شاری سلێمانی مەراسیمێکی تایبەت و دیار بۆ ئەم دوو هونەرمەندە ڕێکخرا و بەشێک لە کەسوکار و لە هاوڕێیانی ئەم دوو هونەرمەندە لەنێو ئەو چالاکیە بەشدار بوون. كاركتر محاطة بورشة وتي كاركتر بنوما باش بس ما كاركتر شيء في بعد قرصا لا سربر غادي شو لنا إيش أنت والله ما يجيك كاركتر يعني زور ضربة وبراسي يعني كاريم وقوي بيد جوان زور مش براس وقع حمطة یەکتریشمان نەناسی پێش زەواج هەر بە سوتفا بڵێن لە ڕێی ئامۆزایەکیەوە ئێمە هاوسەرگیریمان کرد، بەڵام ژیانێکی زۆر سادەمان هەبوو، ژیانێکی زۆر خۆشمان هەبوو. چەند ساڵێکیش کە خوا مناڵی پێنیان بەڕاستی چەند گرفتمان هاتۆتە ڕێگا ئەو هەر دڵخۆشی یاومەتەوە ئەی و تۆ سەروەتێکی زۆر گەورەی بۆ من مناڵ نابێ بەڕێگر لە نێوان خۆشەویستی من و تۆیە. هەموو جارێک پێوتم بەهار سەبر بگرە، خوای گەورە تەعویزی هەبوو سەبرەکانمانایەتەوە. دایمێ خوا قسەی خۆشی بۆ کردین، هەتا ئێواران هەتا بڵێ نانوشتمان حازرە کرد، لەگەڵ مناڵەکانە چوو بۆ دوکان ئەی بردن تا کۆڵان وشت پیاسی پێکردن، شەوان ئاهاتە دەرەوە لەگەڵمان بۆ ماڵان بواە بۆ چوونە دەرەوەی شەوان خۆمان بۆ جێگۆڕینی مناڵەکان بواە. زۆر زۆر دڵنەوایی ئەکردین، زۆر زۆر خەمڕەوێن بوو بۆمان بەڕاستی، زۆر زۆری خۆشەویستی. کاک هادی محموو کە بە حەمەتاڵ ناسراوە، ئامۆزای باوکمە 43-44 ساڵ لەمەوە پێش بۆ یەکەم جار لە ژیانمە من هادیم ناسی. ئەو کاتە خوێنکار بووم لە قۆناغی سەرەتایی پۆلی 56. لە دوای خوێندن بۆ هاوکاری باوکم و خێزانەکەم ئەچوومە ناو بازار بۆ ئیشکردن. تازە پێگەشتم، تازە لاوێ بووم لە لای حەوزە وشکەکە بابەتی بڵین پیل و لایت و زۆر جار بابەتی یاری مناڵان وانە مەفرۆشت. هادی لەو گوزەرەی کە لە ئەسحابە سپی و ئەچێ بۆ لای قەیسەری نەقیب ئالەویا لای قادرمەکانی پێڵێن دوکانێکیان هەبوو، دوکانی میوەفرۆشی هی باوکی، بەڵام هادی لەسەر بوو. بۆ یەکەم جار کاکە هادیم لەو دوکانە بینی، سڵاوم لێ کرد و تی ئامۆزاجیان مەڕۆ دەوری سەعات 9:30 بەیانی بوو. وتم چییە؟ وتی نیوەڕۆ میوانی منی. زۆر حەزی لە خواردن بوو. تی نیوەڕۆ وتم هێشتا زووە خۆم لێ ساعتم باوتی قەینا بڕۆ ئیشەکانی بکە، نیوەڕۆوەرەوە میوانی منی. مەطعەم جەمالێک هەبوو لێبیا، ئێستا نازام ناوی چییە، هەر لەو گوزەرایە. وتی قۆزیەکی زۆر خۆشی هەیە، چی لێکۆ قۆزێکە ئاخۆی. وتم باش. ڕاستەکەی من چووم دەوری سەعات 12:30 هاتمەوە بۆ دوکانەکە. هادی زۆر ڕووی خۆش بوو، هەر لە مناڵی گەنجیەوە دەم بە پێکەنین بوو، ڕووی خۆش بوو، کوڕێکی سادە بوو. شوزانی ئەم نیشانەیە و ئەمە وایە و ئەوە وایە. کاکە دەسەری گەشە بوو. خیرنتیان بەسەر هات. ئەیدروژنەکە ئەوم پاشا پێیوتن بە هەردوولا. وتی تۆ ئیتر واز لە فاڵەیەنی، تی مرد و مرێت تۆ لە هیچ جە نازانی عەیب ناکەی دانیش لەسی خەڵکە بڕیت. بە دوانەکەی کەشی وتی یەک جاریکە بێنەوە بە مەرکەزەیە. فەرعان بەحەقە وتی بۆ عەیب هەمەتاڵا بن حەسیمەیانی ئەوەوە تا کرد. زۆر دڵسۆز بوو، هەچ کەسێک پێویستی پێی وایە بە هەر شێوەیەک وایە بەهانایەوە ئەچوو بەڕاستی هەم بۆ کەسوکاری خۆشم هەم بۆ کەسوکاری خۆشی لەخوا بەزیابێ هیچ کێشەیەکی نەبوو.
دایمەی خوۆش زۆر شانازی بە مناڵەکانیەوە کرد هەچ مقابلێ بکرایە هەر شتێک بکرایە لە هەر شوێنێک وایە یەکەم کەس ناوی تەنکە و باری ئەهێنا لە هەر شوێنێک باسی خێزان بکرایە ئەو ئەوە بەهارەکەما سەروەتێکی گەورەیە بۆ من. هەر بە خەسڵەت لە سەرەتای گەنجێتی و مێردمناڵیەوە هادی لە ناو خزم و کەسوکار و ڕەفیق و گوزەرە کەسێکی خۆشەویست بوو بەڕاستی. هادی پێم وایە تا پۆلی دووی ناوەندی خوێندووە، هیچ کۆلیژێکی هوەری هیچ پەیمانگایکی تەواو نەکردووە، بەڵکو ئەتوانم بڵێم کاتێک کە ئێساوەکو هونەرمەندێک ئێوە و خەڵکی سلێمانی و خەڵکی کوردستان ئەیناسێت ئەوە زانکۆی ژیان و ڕۆژگارە. هادی ئەکاتە کارکتەرێکی دیاری ئەم شارە، کوڕێکی ڕووخۆش و ئەتوان بڵم لە ناو خزم و کەسوکارە لە ڕووی کۆمەڵایەتیەوەی چێبوو لەو گەنجانەی کە خۆشەویست بوو بچوایەتە هەر مەجلیسێکەوە ئاوەدانیە کردەوە، دائیم نوکتە و قسەی خۆش و ئەوانەی پێبوو. بەتەئکید زۆر دڵی بە ئیشەکانی خۆش بوو، جارێ بەنسبەت گەردەلوولەوە کە پێی ناسرا زۆر پێی خۆش بوو، هەم نازناوی عەریف حەمەتاڵیشی زۆر بەلاوە خۆش بوو. لە چەندجار لە دەرەوە کە خەڵک ئەیبینی قسەی لەگەڵا کە ڕەسمی لەگەڵاگرت ئەیوو کاک حەمەتاڵ ببوورە نازانی ناوی ڕاستی خۆ چۆنە، ئەویش ئەهی من زۆر خۆشحاڵم کە خەڵک بە حەمەتاڵ باگمەکە زۆر سەربەرز بوو بە ناوەکەی، زۆر شانازی بە ئیشەکانیەوە کرد، لەخوا بەزیابێ زۆر سەرکەوتوش بوو، هەچ کارێک کردبێتی لە هەموو کارەکانی بۆ تەمای دڵخۆشی و خۆشگوزارانی بۆ هەموو برادەرەکانی بۆ هەموو بینەرەکانی. مارە باوکو هاوڕێ ئەزیزی نێژیانم، خۆزگە مەرگ و قەزات ئەکەو لە گیانم، بڕۆ گیانە سەفەرکە خوارد لەگەڵ بێ، قافلە و کاروانی ئێمەش بە دوا دێ، لێیان ناچی هەمیشە لە پێش چاوی، لە نێو دڵماندا بە زیندوی ماوی. باوکو هاوڕێ ئەزیزی نێژیانم، ون نابی وای لە پێش چاوەکانم، ئەی بابێکیان هێشتا زوو بوو بۆ جێتێشتم، لە دوای تۆ من بێنەوە بووم ئازارە زۆرت پێچێشتم، نەمدەزانی کۆچت ئازارێکی سەختە، بۆ ماڵ ئاوایت لێ کردم بەم راوەختە، ئەی باوێکیان کە نیگای وێنەکەت دەکەم، وا دەزانم وەکو جاران من گفتوگۆت لەگەڵ دەکەم. ئێستاشکی تۆ یادم گریان چاو گەردوونم دەگرێ، تێدەگری بۆ دووری تۆ ئەنجا دڵم ئارام دەگرێ، خودایە لە دووری باوکم چەند پەرێشان و داماوم، ئەی باوێکیان من بەبێتۆ وەکو زەویتی نوێی ئاوم. دێنی جەرگ بڕ بوو بە نیسبەت ئێمەوە زۆر، چونکە تاکە شەخص بوو لە عایلەکەمانە لەگەڵ هەموو تایافەکەیە ئەو بوو یەکێکە لەو ماڵە، هاتە ماڵێک کەسێکەوە بە خوشک و برا و ژن و هەموویەوە دەسێ کردەملی، ینی نازانم چۆن وەسی دێنی بکەم، نازانم ینی یەک شتی ناشینی تیانەوە لە ئەخلاقەیە لە هەڵسو کەوتیە لە خۆشەویستی زیاتر. دێنی هەر کە منیە بینی یەکسەر ئەوی کاکە شەماڵجان دایم داڵغی لای من بوو، ئەو خەریکی شتێکم بۆ دەکەم، ئیشێک بۆ سەلاسی نارێ بۆ گۆرانی یەک بۆ شتێک ئیترێ بینەوەی ئەو بۆ دیارنی کاکە شەماڵ. ئیتر ئەخیر جاری کە بینیم لەگەڵ کاک جەزای مەسیلا بوو، ئەکتەرا بوو لە بازار جومعەی پێش بۆ چوارشەمە جومعەیە ینی ڕۆژی چوارشەمە بۆ عەبری خوای کرد
وتی شەڵا کاکە شەماڵ لەگەڵ جەماعەتی هونەرمەندانە دانیشتێکمان هەبوو تر لەمە لە دەست پێەکەین وتماڵا دەست خۆش بێ دێنی ژیان زۆرم پێخۆشە دوور کەوتوینێتەوە هەمووشی ڕەتەکەی هینی ناو عیلە و لە دەرە و لە ناوەنیە بوو بە کۆڵەکەی ڕاگەری هەموو کەسەکان هەمووی ینی هەمووی زەیری کە مەجموعەیە برادر بوون هەمووی دێنی بەیەکەوە بەسوینی مەسەلای وا بوو لەو سەر بوو ئەم لەو سەر بوو لەدا ڕاست دێنی وەستاوی تر هەمووی کۆ کردەوە تا بڵی کوڕێکی کۆمەڵایەتی بوو تا بڵی کوڕێکی دەم بە پێکەنین و خەندە بوو قەت دەبە دەموچایەکی گرژەوە نەتەبینی هەموو وەختێک کە ئەیبینیت و ئەنە بە ڕوویەکی خۆش و پێکەنینەوە ئەدوا لەگەڵ تا کاکە بەڕاستی تەندروستی زۆر لە من باشترە بەس هەنێ دڵە خورپێو هەیە ئەویشی فکر و خەیاڵە تۆ حەزی لە بەزمی کامێری شاراوە بوو ئاوا پرسی و ڕای پێکردم نەی و کاکە شەماڵجان ئەمە چۆنە چۆن بیکەم بەدڵتە منیش دەستخۆشیم لێکرد یعنی فکری زۆر سەرسەیری لا بوو وەج کاتێکیش دایم نەک من بڵێم یعنی شێبوو لە خێزانەکەمان کە ئیشێکە پێ ڕاستپار بۆجی شێک نییە ئەم کوڕە ئەوە نەبوو تەلەفۆنی بۆ بکەیتەوە پێی بڵێ دێنی لەبیرتە لەبیر نییە ئەو خۆی دایم هەداڵغی لای تۆ بوو لای کارەکانی تۆ بوو لای خەمێکی تۆ بوو لای ئیشێک بوو کە بەدێنی بکرێ بۆ بکات خۆشترین شت بەلای ئەوە بوو کە ئیشێ بۆ کەس و کار و بە ڕەفیق و برادەری بکات بەڕاستی کاکە دێنی هەتا بڵێ کوڕێکی باش و کوڕێکی خۆشەویست و لە ناو کۆمەلگە و لە ناو شارەکەیە لە ناو هەموو برادەرانیە و لە ناو هەموو فەرمانبەری و منتەسبینی دایرەکەیە و کوڕێکی زۆر قسە خۆش و ڕێک و پێک بوو و هەتا بیتوانیا یارمەتی خەڵکی ئەیە و یارمەتی برادەر و دۆستانی ئەیە بەڵام بەداخەوەی تر ئەجەل نەیهێشت ئەو کاروانە جوانەی بەردەوامی پێدا بەڕاستی کاکە دێنی هەر لە مناڵێەوە هەر لە لاویەوە خولیای هوەر و دۆستی هوەر بوو و زۆر کار و شتیشی کردووە بۆ هوەر و هوەرمەندان و لەم کۆتاییانەشە کە بوو بە بەڕێوەبەری بەشی سینەما و شانۆی سلێمانی زۆر بە جددی و زۆر بە ئیخلاسەوە ئیشەکەیە کرد حتا برادەرەکانی یعنی زۆر لێ ڕازی بوون گولەکەی دەچووە قواتەکە زۆر بوو قواتی وا زۆرم بە حیاتی نەدیوە یەکەم جاروان بەزانی بەرەو ئێرانە ڕۆن دوایی ئیخباری بامەوە کە ئەچن بۆ سەرکردایەتی